السلام عليكم ورحمة الله وبركاته. سلالة قوتابیانی خۆشەویست، قوتابیانی عزیز، قوتابیان خۆشەویست. هەوڕۆ دێنە سەر نمونەی دوی ئەلف و ڕاهێنانی دوی ئەلف و پێداچوونەوەکەشی. باشە قوتابیان خۆشەویست، بشبورنوانەکە تاخیر بوو بەڵام دەرفەت نەبوو. بەڵێ ئینشاڵڵا شێکی باش دەکەین ئەوڕۆ. تاشا قوتابیان لێرە پرسیارێکمان دەڵێت دووری نێوان قوتابیان خۆشەویست ئەوە دووریە. باشە دووری نێوان دوو گەردیلە لە گەردیلەکانی مس هەژمێر کە ئەگەر زانیت بارستایی مۆڵی مسێک، باشە بارستایی مۆڵی مسێک مس دەکاتە 0.64 کیلۆگرام مۆڵ توان سالب یەک و چڕیەکەی باشە چڕیەکەی دەکاتە 8,000 کیلۆگرام مەتر سێجا. وا دابنێ کە ئەو فۆنتەکەمان لێ تێکچوو بەداخەوە، وا دابنێ کە نەگۆڕی ئەڤۆگادرۆیەکەمە 6.02 دەتوان 23 مۆڵ توان سالب یەکە. بابەجان درایی ئەو پرسیارەی دراوەکانی ئەو پرسیاری چنە نەگۆرە ئەڤۆگادرۆمان هەیە بۆ خۆمان هەمیشە چڕی داوە بۆ خۆی، چڕیەکەی داوە، بارستە مۆڵشی داوە، چۆن بزانین بارستە مۆڵە بۆ خۆی پێدەڵە بارستە مۆڵ. باشە بە ئەو پرسیارە چۆن شیکار دەکەین بابە تا شاکان جەماعەت. ئەو پرسیارە شیکار دەکرێت بەهۆی چی بابەجان؟ بەهۆی ئەو یاسایی کە ئێستا دەنووسین، ئەویشیان یاسای چڕیە. تاشاکەم بابە یاسای چڕی چ بوو؟ دەمانگوت قەبارە جالێرەکانەمە قەبارە جەماعەت تاشاکەم بابە لێتان تێک ناچێ. ئەمە بەخۆی داواکرای پرسیارەکە دەڵێت چی؟ دەڵێت دووریم بۆ بدۆزەوە. دووری ئەمە دەمانگوت ئێڵ، ئەگە دیقەت دێنێ ئەلێرە ئێڵ دیکەتە ئێڵ ڕەجی سێجای عندما ئەو ڤی بدۆزینەوە. ئەو ڤی ئەگە بمانێ بدۆزین دەبێ قەبارە مۆڵمان هەبێ. باشە جا بۆ یاسای قەبارە مۆڵ دەنووسین دەکاتە بارستە مۆڵ بەسەر چڕی، یعنی قەبارە مۆڵ دەدۆزیوە بۆ دۆزینەوەی قەبارە. ئەگە قەبارە مۆڵمان دیتەوە دەتوانین قەبارەی پێ بدۆزینەوە، کە قەبارەشمان دیتەوە ئەلێری دادێنێنەوە دووریەکەی پێ دەدۆزینەوە. جا بۆ ئێرە سەدێن دایاندەنینەوە. تاشە بارستە مۆڵ دەکاتە 0.64 کە لێرە بۆ خۆی داوێتی و چڕیەکەشمان 8,000 لە خواری دەنووسین چونکە پێی شوێنەکانی خۆیان. اینجا دوایە دەین تاشا دەکەین، ئەنجامێکمان دەدات دەکاتە 8.00 دەتوان سالب 6 مەتر سێجا مۆڵ توان سالب1. ئاگدار بە دەبێتەکەی ئاوا بنووسێت چونکە مە چ دەدۆزینەوە قەبارە مۆڵ. دوایی چی پێ دەدۆزینەوە بابە؟ قەبارەی پێ دەدۆزینەوە. قەبارە دەکاتە چی؟ دەمانگوت قەبارە دەکاتە قەبارە مۆڵ بەسەر نەگۆڕی ئەڤۆگادرۆ. قەبارە مۆڵ بەسەر نەگۆڕی ئەڤۆگادرۆ. قەبار مۆڵمان دیتەوە ئەوەتە نەگۆڕی ئەڤۆگادرۆشمان هەیە کاتە ڕێک دادێنینەوە. باشە بەو شێوەیە قەبارەکەمان قەبارە مۆڵەکەمان ئەوەیە، نەگۆڕی ئەڤۆگادرۆیەکەشمان بڕەکەی 6.02 توان 23 مۆڵ توان سالب1 مۆڵ و مۆڵ پێ کۆدڕۆن. ئەو دووەدا بەش دەکەین، هەرێکەکەم خۆتان بە حاسبی بیکەن. ئەنجامەکەی دەکاتە 1.33 دەتوان سالب 29 مەتر سێجا بۆ چونکەم قەبارە دۆزمەوە. بەڵام بۆ خۆی داواکاری پرسیارەکە دەڵێت دووری بدۆزەوە. باشە ئەگە دووری بدۆزینەوە کاتە دین ئەو یاسایە بەکاردێن، دەڵێن ئێڵ دەکاتە ڕەجی سێجای ڤی، بەویشەوە دەتوانین بڵێن چی ڤیەکەی دادنین و ئەنجامێکە بمان دەرچوو لێرە دادنین ڕەگی سێجای بۆ وەردەگرین. دەسەرێ لە حاسبەکە تەماشاکە مسرا ڕەگی سێجا هەیە. باشە دای بگرە کەوانەی بکە ئەو ژمارە بنووسە و کەوانەکەی دابخەوە، ئەنجامەکەت بۆ دەرەچێت کە بڕەکەی دەکات چەند؟ دەکاتە 2.37 دەتوان سالب 10. ئەوە بەنسبەت نمونەی دوی ئەلف. بەنسبەت ڕاهێنانەکەی پرسیاری یەکەم دەڵێت دووری هاوسەنگی نێوان گەردیلەکانی توخمێکی کیمیایی و گەردیلەکانی تەنیشتی دەکاتە 1.20 دەتوان سالب 10 مەتر. ئایا هێزی نێوان ئەو دوو گەردیلە لێک دوورکەوتنیان کەشکردنە؟ ئەمە بە تێبینێکی زۆر ئاسان پێم گوتی بابەجان. گوتم ئەگە ئاڕەکە بچووکتر بوو لە ئاڕی هاوسەنگ، ئێستەوە ئاڕی هاوسەنگە. باشە ئاڕی هاوسەنگە ئەگە ئاڕەکە بچووکتر بوو ئەو ئاڕی ئێرە ئاسەوە ژمارە چەندە؟ یەک جاران توان سالب دەنیا بچووکترە لەوەی؟ بەڵێ بەسێ دەزانی ئەوە دەتوان سالب دەماتۆ دەتوان سالب دێت تاوە 1.2 گەورتریان یەک دەڵی مامۆستا 1.2 کەواتە یەک جاران دەتوان سالب 10 بچووکترە لەو ژمارەیە. وایە
کاتە دەڵێن هێزی چی بابە کوتمان لە وێنەکەش باسماکەوە کاتی کوتمان ئەسە لێردا دەبێتە هێزی دوورکەوتنەوە هێزی چی دوورکەوتنەوە بەو شێوەیە عنی ئەوەندەیە ینی ئەوەن مامۆستا پرسیارەکە ئەوەندەیە بەڵێ هەر ئەوەندەیە ئەو جاریان چمان هەیە دەتوان سالب دەمان هەیە قوتابیان چمان هەیە دەتوان سالب دە لە لەقی بائی پرسیارەکە ئەو جارەی چمان هەیە ژمارەکە دەتوان سالب دە نییە قوتابیان ئاگادار بن لێرە ژمارەکە 1.4 جارانەی دەتوان سالب دەیە ئەوەی بەراورد دەکەین بۆ ژمارەیە ئایا ئەو ژمارەیە گەورەترە لەو ژمارەیە بەڵێ کاتە ئەو ئارە گەورەترە لەو ئارەیان وانە کاتە تەنها دەنووسین هێزی چییە هێزی کێشکردنە هێزی کێشکردن هێزی کێشکردن هیچ کەنە هەر ئەوەندە بەڵێ هەر لەوەی زیاتر نییە دوایە پرسیاری دوو قوتابیان پرسیاری دوو دەڵە چەشنەکانی سێبۆندەکانیان گەردیلەکانی مادە چەند سێ بۆندمان هەبوو بۆندەکان چ بوون یەکەمیان بۆندی ئایۆنی بۆندی ئایۆنی وانە یەکەم بۆندی ئایۆنی بوو دووەم بۆندی هاوبەش بۆندی هاوبەش باشە سێم جۆر بۆند چ بوو بۆندی کانزایی دەزانم ئافرم دەیزانی دەزانم من لە کەسە دەنووسمە تۆ لەکن خۆ دەڵێ مامۆستا میش دەیزانم تەواوە ئافرین بۆندی کانزایی باش ئەو مامۆستا لەو جۆرە پرسیارەت بۆ دێنێتەوە ئاگادار بە دەڵێ ئایا ئەم بۆندانە بۆی هێزی کارەبایی بەرهەم دێت یان بەهۆی ئەنجام بارستایەکانەوە بێگومان دەڵێ مامۆستا بەهۆی چی هێزی کارەبایی باشە بۆ چێ دەزانێ دەی چێ دەزانێ بزانم دەزانی دەی ئەتۆ ئەوەی ئاخیری ئافریم ئەتۆ ئافریم ئەتۆ دەڵێ مامۆستا بۆی هێزی چێ ئافریم هێزی کارەبایی بۆی هێزی کارەبایی دروستم باشە تەواو لە دیار لە بەرەوەی نووسی بووم لە دیاربیە هەر بۆ خۆ دەتزانی نا دەزانم دەیزانی زۆر باش قوتابیان ئێستا دینە سەر پێداچوونەوەی بەندەکە بابە دەڵێ ئایا گواستنەوەی مادە لە دۆخی ڕەقی بۆ دۆخێکی تر بەهۆی گۆڕین بارستایەکەیەک یان بەرگەکانە یان وزە و ڕوئەدات پرسیارێکی زۆر گرینگە دەڵێ وەڵام مادە دەگۆڕێت لە دۆخێک بۆ دۆخێکی تر بەهۆی گۆڕینی هەردوو جۆرەی هۆزەکەی وزاوەتە جوڵە وزە و چی ماتەوزە ئاگادارەوە پرسیارە گرینگە باشە یعنی چی مامۆستا و پرسیارە هەڵا هیتی نییەکەم دەڕاستە جۆ بگرە باورد بینەوە لەسەر دڵ ئایا گواستنەوەی مادە لە دۆخێک بۆ دۆخێکی تر مەسەڵەن لە دۆخی ڕەقی و بۆ دۆخی شلی بەهۆی گۆڕینەوەی بارستایەکانیانە یان بارگەکانەوە یان بەچی وزە یان سێ ئەگەریدا یان بارستای یان بارگە یان وزە ئەتو دەڵێتی دەڵێ مادە دەگۆڕە لە دۆخێک بۆ دۆخی تر بۆی چی بۆی گۆڕینی هەردوو جۆرەکەی وزە مامۆستا وزە مەبەست چییە لە وزەی مەبەستمان جوڵە وزە لەگە چییە ماتەوزە بابەجان جوڵە وزە و ماتەوزە هەر ئاگادار بە گەرمیش بە وزە حسابە گەرمی بە وزە حسابە باشە بابە دەمانگوت دۆخی مادە دەتوانێت دۆخێک بۆ دۆخیشکە بگۆڕین بۆی چی بۆی پلەی گەرمیان پەستان گەرمی بخۆی وزەیە بابە باشە پرسیاری دوم دەڵێ لێک دوورکەوتنەوەی گەرد زۆر نزیکان لە یەکتری ڕوئەدات بەهۆی کارلێکردنی ئەلکترۆنەکانەوە ئایا ئەم لێک دوورکەوتنەوەیە بەهۆی بۆچوونی بەهۆی بچووکی ئەلکترۆنەکانە یان بەهۆی بچووکی بارستایەکانە یان بارگە لێکچووەکانیان پێم گوتی وتم لێکچووەکان واتە لێک دوورکەوتنەوە ئێستا ئەلکترۆن بارگەی چییە سالبە دوو ئەلکترۆن تەنیشت دانەی دوور دەکەونەوە دوو تەبیعەتی بێنە دوو زەلامی بێنە دوو دانە ئەوەی بێنە تەبیعەتیان وەکو یەکی پێکەوە ناگونجێ لەبەر یەک هەڵدێن وایە کەواتە دەڵێن لێک دوورکەوتنەوەیە وهی لێک دوورکەوتنەوەی گەری لە زۆر نزیکەکان لێکە لە ئەنجامی کارلێککردنی نێوان بارگەکانەوە دروست دەبێت ئاگادار بە بارگەکان پرسیاری سێەم قوتابیان ئەوەش زۆر گرینگە دەمانگوت ئار ئەگە یەکسانی بە ئارنۆت تەنها ئارنۆڵدی ناڵم ڕام بۆ ئارنۆڵد ئەوە ئار زیرۆ پێڵم ئارنۆت نەک ئارنۆڵدی فلیمی ئەمریکیەکەی ناڵم ئەوی ناڵم کاکە باشە ئەگە ئار و ئارنۆت یەکسان بوون ئەو پێ دەڵێن باری هاوسەنگی ئەگە ئار نزیک بۆ لە سەفەر تەنها ئەو بۆ شوێ بیزانە ئار نزیک بۆ لە سەفەر ئەوە هێزی دوورکەوتنەوەیە باشە لێک دوورکەوتنەوەیە ئەگە ئارەکە ئینفینیتی زۆر بوو ئەوە دەڵێن هێزی چیە کێشکردنە باشە قوتابیانی خۆشەویست زۆر ئاسانە یعنی هیچ فکرەیەکی تێدا نییە بابی من
ئار و ئارنۆد یەکسان بوو هەردوو هێزی کەشکردون لێک دوورکردنەوە یەکسان دەبن لە نێواندا و باری هاوسەنگی دروست دەبێت بەرەنجامی هێزی نێوان دوو گەردەکان دەکات دەکاتە سەفەر ئار گەورەتر بوو ئار نزیک بوو لە سەفەر ئەو دەڵێن هەردوو گەردیلەکە لێک دوور دەکەونەوە و لەسەر وێنەکە بۆ های پشتر ڕوومان کردەوە کاتێک کە دووری نێوان زۆر کەم دەبێت کە ئەمەدا ڕادەیەک بۆ چڕی مادەکە دادەنرێت واتە هێز دوورکەوتنەوە دروست دەبێت لە ئەگەر هاتو ئارەکە گەورەتر بوو لە ئارنۆت بۆ ئینفینیتی زیادی کرد هەردوو گەردیلەکەتر چێژ دەکەن و هێزی کەشکردن زۆر لاواز دەبێت کاتێک زۆر لێک دوور بکەونەوە تەمان تا دوورکەوەی هێزی کەشکردن چی دەبێت لاواز دەبێت قوتابیانی خۆشەویست پرسیاری چوارەم بە واجب بێ باشە ئیشت بۆ پلەگەرمەی نەبێ هیچ ئیشت بە پلەگەرمیەکەی نییە یانە ئەوەی بەکاردێنن لە یاسایەکەی باشە یاسای چڕی بەکاردێنی باشە بەخۆی پرسیارەکە چی دەڵێ دەڵێ بارستە مۆڵێک سۆدیۆم بریتیە لەوەندە ینی ئێم کەپیتاڵ ئێن سمۆڵەوە باشە ئایا قەبارەی مۆڵی یەک مادە چەندە ینی ڤی ئێمی دەوێ ئەگەر زانێت چڕیەکەشمە ئەوەندێ هەر زۆر ئاسانە وەڵامەکەشم داوێ هەر کەسە لە لای خۆی شیکاری کات قوتابیانی خۆشەویست تاکو وانەی داهاتوو لە کردی 2 بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ بێ هیوادارم دەرسێکی پڕ سوود و زانیاری بێ و لایک و کۆمنتەکانیش لەبیر مەکەن خواتان لەگەڵ